بله بیسەرانی خۆشەویست لەسەر شەپۆلی 94.3 هەروەکو ئاگادارن ڕۆژی چوارشەممەیە بۆ ئەم هەفتەیە دکتۆر دەشتی عەباس کە بڵێن بەڕێوەبەری بەشی هەناوە لە نەخۆشخانەی ڕزگاری لەگەڵمان دەبێتن بۆ وەڵامدانەوەی بەشێک لەو پرسیارانەی ئێوەی خۆشەویست بۆ ئێمەتان ناردووە. دکتۆر سەرەتا زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی بە ئێمەت بەخشی. زۆر سپاس و سڵاوم هەیە بۆ گوێگرانی رادیۆی ئاشتی سەلام. دکتۆر گیان بەو پرسیارە دەست پێ بکەین. یەکێک لە هەوڵاتیان دەڵێتن کە لەو دو سێ ڕۆژە یەکێک لەو دەرمانانەی عەلەساس بۆ ڤایرۆسی کۆرۆنا بۆ توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا زۆر باشە. دەرمانێکی رووسیا لە هەرێمی کوردستان لەلایەن وەزارەتی تەندروستی پەسەند کراوە. دەڵێت ئەگەر بکرێتن هەندێک زانیاریمان لەسەر ئەو دەرمانەی پێ بدەی دکتۆر. ڕاستیدا یعنی ئەو دەرمانی فلافیڤیر ئەو دەرمانێکەلۆ یعنی هەوکردنی کەبەدی ڤایرۆسی کەبەد ڤایرۆسی بەکاردێنێ لە بەحسێکی رووسی دەرکەوتووە، یعنی کە فایدێ هەیە بۆ ئەوانەی تووشی کۆرۆنا ڤایرۆس دەبن و زووتر چاکبنەوە، زووتر ڤایرۆسەکە لە لەشیان کەم دەبێتەوە نامینێ. لەبەر ئەوەش ینی ئەو یعنی تەنها بەحسێک لە رووسیا لەسەر ئەو دەرمانە کرایە، زۆر ینی لە مەراکزی تر لە سەرپەری تر توێژینەوە نەکرا تا پشگیری ئەو بەحسە بکە، بەڵام یعنی زیاتر ئەو گرنگیە دراوەتە ئەو دەرمانە زیاتر ئیعلامیە و یعنی ئەوەی جێمان لەبوو یەک لە شەریکاتەکانی دەرمان لە کوردستان مادەی یعنی ڕۆ مەتیریالی بەدەست کەوتووە و ئەتوانی بە شێوەیە بەرهەمی بێنێ و یعنی اتفاقی کردووە لەگەڵ وەزارەتی تەندروستی بەغدا فیدرالی و لەوانەیە بیداتە وەزارەتی تەندروستی هەرێمش و نەخۆشەکان بەکاردێنرێت، بەڵام ڕێژەی کاریگەری لە چارەسەرکردنی ناتوانین بڵێن یعنی زۆر کاریگەرە و لەگەڵ دەرمانەکانی تریش یعنی هەر وەکووانی وەکو ئەو کەلیترا کە ڕاندی سیڤیر و یان هەندێک دەرمان لە بۆ ڤایرۆسی ئێچ-ئای-ڤی بەکاردێنرێ، ئەوانە یعنی فعالیەتی نزیکە لەوان، بەڵام یعنی ئەوە چارەسەرێکی بمبەری کۆرۆنا نییە بڵێن نەخۆشەکە چاک دەکاتەوە و توێژینەوەی زیاتری دەوێت لە جیهان و لە زۆر سەرەری تر لە وڵاتانی تر هەتا متأکد بین کە دەرمانێکی بەسوودە. دکتۆر گیان یەکێکی تر لە هاوڵاتیان دەڵێتن لە یەکێک لە زانکۆکانی ژاپۆن بە ناوی زانکۆی هۆکایدۆ ئەوە سەلمێنراوە کە 130 توشبوان بە ڤایرۆسی کۆرۆنا هیچ نیشانەیەکیان تێدا نییە. ئەوە چۆنە یعنی ئەو کەسانە هیچ نیشانەیەکیان لێ بە دیار ناکەوێتن؟ ئایا هۆکارەکە سیستەمی بەرگری لەشیان بەهێزە یاخود ڤایرۆسەکە بە کەمی داوانگریت؟ یعنی هۆکارەکان چین کە ئەو کەسانە هیچ نیشانەیەکیان لێ بە دیار ناکەوێتن؟ لەڕاستی داروخۆ ئاماژە تێکرد یعنی ئەگەر یەکێک بەرگری لەشی بەخۆدی لەوانەیە ئەگەر تووشی 100 کەسبی چی لەوانە بەرگریان باشە، ئەوانە هیچ نیشانەیەکیان نابی، کایان نابی، بەچیویان نابی، ئەوانە بەداخۆیانی لە کۆمەلگا دەسوڕێنەوە و لەوانەیە وەکو یعنی سەرچاوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بکەن و لە کۆمەلگا بڵاوی دەکەنەوە. بۆیە یعنی کە دەڵێن پێویستە هەر کەسێک ماسک بەسێ بۆ ئەوەی ئەو کەسەی نیشانەی نییە و ڤایرۆسەکە بڵاو دەکاتەوە، ئەو ماسکەکە دەبەستێ ڤایرۆسەکەی لێ بە یعنی بە ئەوانەی لە دەوروبەری ناکەوێ و ئەو کەسەی ماسکیشی بەستە ئەو ڤایرۆسی لۆ نایە، کەواتە یعنی دووروەستان مەترونی وەگەیان 2 مەتر لە یعنی کە پێی دەرێت سۆشیال دیستەنسینگ یعنی بەشەکە لە خۆپارێزی لە کۆمەلگا، ئەوە زۆر گرنگە بۆ ئەوەی ڤایرۆسە لەو کەسانەی کە هەڵگری ڤایرۆس و نیشانیان نەگوازرێتەوە لۆ خەڵکی تەندروست و کە ڤایرۆسەکەیان لە لەشیاندا نیە. و دکتۆر دەشتی یەکێک لە هاوڵاتیان دەڵێتن یانیەوە چەندە بازگەکانی نێوان شارەکانی هەرێمی کوردستان بە داخراوی ماینەوە بەڕای ئێوە کەی باشە کە ئەم بازگانە بەڕووی هاوڵاتیان بکرێنەوە؟ بۆ نمونە بازگەی هەولێر دهۆکە، هەولێر سلێمانیە. لە ڕاستیدا یعنی بە پێی
يعني أواني أو تجربة همان بولا يعني ججني رمضان كبعض كان كلا خلق داخلي هولير بو وهلوا خلق داخلي سليماني بو أو برزبونوي رجيتو زبواني لي كوتورا بوي بيويستا تا دواي ججني قربان سان روجا كباش ججني قربان يعني بشو دبري اوانيش هاد بعض كان بوشي بنينوا او كسيدي بيويستا فحسي بو بكري فحسي فيروسي بو بكري هتاكو يعني سوادي لقوه للوتي وجه هتا فيروس كمان لونيني بو شعر كمانو يعني اما رجيتو جبون هاد بدل دجميزا بدريجاي او ساعتين زمان غيروي بلام بداخل لباش ججني قربان ججني رمضان بورا دستي بيكت دايها كاسو هندي روش لصدق زيادة تشخيص ذكري ولو أنا خدشي تريش هيدي نخوشيكا بلام لكم القاهي نشانين يعرفوا ما جمعي قصة تاسي ولو أنا هندي شيء لبترسي داخل بونو كارنتين كدنو فحص كدني كسكري يعني او انا دترسين كأو بن يعني بانك كريم بو نخوش خانه بو نخش خانه لما لوا يعني بسبخو تالسلي وزدي دكتور دشتی وکو کوتایم پرسیارم ایوه یکیکن لوانه که لباردوخی ویروسی کرونا و توجبان لهرمی کردستان و بطایبتی لهولری پایتخت آگادارن استا بارودوخو که چونه به شوازی که گشتی دکتور دشتی؟ والله بارودوخو که يعني زور ناخوش زحمته يعني عندك روش زي 200 نخوش منها لرزيالي او يعني 100 نخوش منها بو روجانا بداخل تنكسك يعني دمريت وفاة دكاتره وسرخوشي لك وكسكاري عندك بس طبعا يعني هرشد يعني رجيم الزولة او نخوشاني لا نخوشاني قاعد داخل دكتين او انا كتبتنديتو شي نخوشي كابون ولو انا تيوشيان با ساودي تسري هناسه بويا رجيم الدنيا وانا زور ترسا اجا مقارنة بخيبة مستشفى اماراتي كحالتي سوكو معنا وندي ليو رجيم الدنيا زور كمالوي بويا يعني بشوية تشيكشتي لهولير ولا كردستان رجيم الدن لسطاسي تينا براندوا او سطاسي ايش اجر مقارنة بكي لقى رجيم الدن لهمو جهان دا كسطاسي شديوي مدني جهانا كواتا ايش تاما لا يعني زور متشدانين بلام هاد وكو اول دوسي مانجي سيل سادنية كحالة كان زور بين حابتي سوبو ورجيم مدن سطايق بو يعني بيصد كستوج بو بينسكس بلام لو شابولي دواني حالة كان كبردوامي شابولي كيبيشترا رجي يعني جمالي تجبوان جيشت نوع ذا كسو جمالي اواني مدون جيش التنميكي سيفات كاس وبداخل يعني رجيم مدن زيادة كدوغي وكاري والجمالي زورج لكادرة كاني بزشكينا ل مقيم أقدم ومقيم دوري واخصائي وكاربندي تدرستي حتى سائق إسعاف موظفي استعلامات كاربندي إداري نخوش خانة كان لبربر كوتني عن دو فيروسا توشي فيروس كورونا بنا بداخل أمش يعني زنجشي مدرسي دارة وبوي رجال هؤلاء يعني لكن كابند انضرد ما كان بدل كتلولي يكتب شوية قلبالات يستمتعني وزيادة لبيني عندي عاشي زراحي بس يستدسيش لدسكاني يستدسي عمشون ساعات يداني هزاري بيدقى يندسي تعقيم كان بموادي معقمي ككحول سطح حفتها بالرسالة والتدادي ونسمة زي قلبالات ونسمة زي كوبونويد نادي بتري لدكس زيادة اللي هي شوينك لك مزقوتو كنيسة شويني توبي بيو يعني شانو سينما وانا يعني شوينك اشتكال بيوستا حتى او حالتا نهامتيا
ئەو پەتایە تێدەپەڕێنین پێویستە نەکرێتەوە و هەڵک پابەندی بە ڕێنماییەکانی تەندروستی. بەڵێ دکتۆر دەشتی عەباس بێستانی زۆر سپاس بۆ ئەم زانیاریانە.